بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە شاردنەوەی کەم و کورتی و هەڵەکانی خەڵکی دەکەین. پیاوێکی پیر چووە سەر ڕێگەی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و پێی گوت کچەکەم بەر لە چەند ساڵی ڕابردوودا تووشی خراپە و کێشەیەک بۆ و ئێستاش خوازبێنی کاری هاتووە. ئایا ئەو عەیب و کەم و کورتیەی بە کوڕەکە بڵێم؟ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گۆچانەکەی دەستی سراوان دەکابرا و بە تووڕەییەوە پێی گوت عەیب و نەنگیەک خوددا 20 ساڵە دەیپۆشێ و سەتری کردووە، تۆ ئێستا بۆ چی دەری دەخەیت و ئاشکرای دەکەیت؟ بڕۆ کچەکەت بەسەری بەرزەوە بەشوو بدە و پیرۆز و مبارەکیان بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک عەیب و نەنگی و کەم و کورتی برا موسڵمانەکەی لە هەر بوارە لە بوارەکانی ژیانیا بپۆشێ و سەتری بکە، ئەوە خوای گەورەش عەیب و نەنگی و کەم و کورتیەکانی ئەم لە دنیا و لە قیامەتیشدا دادەپۆشێ و شەرمەزار و ڕسوای لای خەڵکی ناکە. تەنانەت دەفەرمێ هەر کەسێ بە دوای عەیب و عار و نەنگی و کەم و کورتی برا موسڵمانەکەیدا بگەڕێ و بیاوێ لە نێو کۆمەڵگەدا شەرمەزار و عەیبداری بکە، خوای گەورەش هەمان شەرمەزاری ڕسوایی بەسەر ئەودا دەهێنێتەوە، تەنانەت ئەگەر لە سووچی ماڵەکەی خۆی یا لە ژێر نوێنی نووستنەکەیدا بێ. ئەمە یەکێکە لە هەستە بەرز و جوانەکانی بەستنەوەی ژیانی موسڵمانان بەیەکەوە کە نەک هەر ڕێگری ئەوە لە موسڵمان دەکا ببێتە جاسوس بەسەر برا موسڵمانەکەیەوە و نهێنی و کەم و کورتیەکانی بدرکێنێ و سەنگەری لێ بگرێ، بەڵکو خودای گەورە پەیوەندیەکی وەهای دەوێ لە نێوان موسڵماناندا کە ببنە پاسەوان و دۆستی یەکتر و یەکتر بپارێزن و هیچ کەم و کورتیەکی یەکتر بۆ خەڵکانی سێم و بێگانە نەدرکێنن. گەر کۆمەڵگە بەم هەستە جوانەوە سەیری یەکدی کرد و ئەم ڕێنماییە بەرزەی پێغەمبەری خوا و ئیسلامیان جێبەجێ کرد، ئەوسا دەبینین چ کۆمەڵگەیەکی ئارام و دوور لە کێشە و ئاژاوەمان بۆ دێتەکایەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم سیفەتە بەرز و جوانە کە سیفەتی هەموو پێغەمبەران بووە کە بە چاوی بەزەیی و داپۆشینەوە سەیری هەڵە و کەم و کورتی شوێنکەوتوان و عەبدەکانی خۆیان کردووە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵای سەید عوبێدم کردووە و بەرنامەی ئەمڕۆی باسوخواسیش بۆ ئەم تەوەرە دیاری کراوە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە. زۆر سپاس بۆ جەنابیشتان و خوای گەورە موفقتان کە یاخۆ پێ خۆشحاڵ بووین کە بە خزمەتان گەشتینەوە لە بەرنامەکەتانە. زۆر سپاس مامۆستا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەی شیرینی خۆیان باز لەم پرسە گرنگە ئەکات داپۆشین و سەترکردنی هەڵە و کەم و کورتی یەکتر. مەبەست لەم داپۆشین و سەترکردنە چییە و چ شتێک دەگرێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أصل منهجي إسلاما تێڕوانینی ئینسانی مسلمان بۆ بەرامبەرەکەی بۆ کۆمەڵگا بۆ تاکەکان و خێزانەکان و کۆمەڵگاکەی ئەبێ لەسەر چەند بنەمایەکەوە بێت. ئەسڵی بنەمای یەکەم ئەوەیە هەموو ئینسانێک پێویستمان بەوەیە خۆمان خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی بەرز و جوان بی و جوانیمان بێ و چاکەمان بێ بۆ خەڵکی بەرە و ڕەوشتە جوانەکان بانکەین، خۆشمان پابەدمین بە ڕەوشتە جوانەکانەوە تاوەکو ڕەزامەندی خوا بەدەستبێنین بەم ڕەوشتە جوانە و لە هەمان کاتیشا لای عەبدەکانی خوای گەورەیش خۆشەویست بین. لە دیدی ئیسلامەوە ئینسانەکان کاتێک کە سەیری یەکتر دەکات دەرئەسڵ ئەبێ بە سیرکردن و تێڕوانینی هەبێ بەرامبەر بە مرۆڤەکان، تێڕوانینێکی هەبێ کە ئەم ئینسانانە مرۆڤن و دروستکراوێکی بەڕێزی پەروەردگارن، واتە لە سەرەتاوە بە نەقد و بە نوقسانی و بە ناشیرینی سەیری نەکات، بەڵکە لە پێشاوی کەسێکی جوان و نەخشاوێکی جوانە و ڕێکوپێکە. لە هەمان کاتیشا چونکە ئینسانەکان ئەکرەم الخەلقە، خوای گەورە ڕێزی لە ئینسان گرتووە، لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، خوای عەزە وەجەل ڕێزی لە مرۆڤایەتی گرتووە. لە باوە گەورەمان و ئادەم دایە گەورەمان و حەزەتی حەوا تاوەکو
آخر ئینسان خۆی گەور ئەم سەرزەویە ڕێزی لە ئینسان گرتووە ئەمە بەگشتی و لە هەمان کاتیشە کە مسلمان بوو دروشمی ئیسلامەتی برایەتیە دروشمی ئیسلامەتی خۆشەویستیە دروشتی ئیسلامەتی یەکتری ویستنە کەواتانێ بەم دیدگارە دیدەوە سەیری یەکتری بکەن خاڵێکی ترمان بۆ تێڕوانینمان بۆ مرۆڤ و بۆ ئینسانەکان ئەوەیە ئینسان هیچ کەسێک عیسمەتی نییە معسووم نییە هەموو کەسێک قابیلی هەڵەیە قابیلی ترازانە قابیلی ئەوەی شتێکی لێ دەرکەوێت چونکە خۆ ئینسانەکان تاک لە شاهێکە لە شیوەکاناژی لەناو کۆمەڵگاژی لە شارین یا لە لادین بە یەکەوە ئەژین کەمترین ئینسان دوو کەس بە یەکۆژی ئینا بە زۆری 4 کەس و 5 کەس و کۆمەڵگایەک بەناو یەکادین و ئەچین کاتانە لەم ئینسانەکەیەت و ئەچێت ئەم ئینسانە چ لە قسەکردنیە چ لە هەڵس و کەوتیە قابیلی ئەوەی هەیە ڕۆژە لە ڕۆژان شتی لە بیر چوو بێت ڕۆژە لە ڕۆژان هەڵەی کرد بێت کاتانێ بەم دیدەوە سەیری ئەوەی ناکەین کە ئینسانە مادام چۆن عیبی عالی لێ دەرکەوتووە چۆن فلانشتی لێ دەرکەوتووە ئیتر نابێ لێی دەرکەوێت ئەنجا ئەمە کاتانی دەرئەسڵی ئێمە ئالەمەوە بەرەو چی ئەڕۆین هەنگاوەنین بەوەی ئینە سەر ئەو خاڵی کە ئەگەر ئینسانەکان نوقسانێکیان هەبوو چۆن مامەڵەیان بەرامبەر بکەین چۆن مامەڵە بەرامبەر بە پۆشینی عیبەکانیان بکەین ئەمە خاڵێکی گرنگە ئەوسا لە فەرمودەیەکی دیکەشدا وەکوڵێ ئەمە دوو قۆناغە یەکێکیان سەترکردن لە قۆناغێکی دیکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ببنە ئاوێنە بۆ برا مسلمانەکەتان نەکرد ناوی مەزڕێن و ئابڕووی مەبن و شەرمەزاری لای خەڵکی مەکەن و نهێنیەکانی بۆ کۆڵێ بۆ خەڵک باز مەکەن تەنانەت بچنە ڕووی و ببنە ئاوێنەیە بۆی بۆ ئەوەی لە ڕوانگەی ئێوە عیب و کەموکتەکانی خۆی ببینێ پێدوانیە ئەم جۆرە هاوسەنگە ژیانێکی پڕ لە ئارامی و شادیمان بۆ بەرهەم بێنێ ئەمەی کە ئێمەی کاتێ دێنە سەر پۆشین و داپۆشینی کەم و کوڕیەکان بزانی لە میزانی شریعەتە یعنی چی داپۆشینی کەم و کوڕیەکان بەڵێ ڕاستە فەرمیسانە بێ ئاوێنەیەک بێ بۆ یەکتری کاڵین بە ئاوێنە بێ ینی ئەگەر کەم و کوڕیەکان وەکو خۆی پێی بڵێ بەڵام ئیمامی نەوەوی أفرمي لە پۆشینی عیبە أفرمي الستر على ذوي الهيئات ونحوهم ممن ليس معروفا بالأذى والفساد أما المعروف بذلك فيستحب أن لا يستر عليه خلق كان كابدو بشر إمام نووي كيك كلا شعر زهاني إسلامه فقيها أفرمي أو كساني كسيك بون هەڵەیان نەبووە هیچ شتێکیان نەبوو بەگە ڕۆژێش هەڵەیەک لێ بینی ئیتر دنیا کاون نەبوو بۆ نمونە جاری وایە لە زانایەک لە پیاوچاکێک لە بانخوازێک ئەگەڕێی جزئێ هەڵەیەکی بچووی گێبینیت و زەڕەبینی خاتە سەر و گەورەی ئەکات ئەمە ئەو هەڵەیە کرد ئەمە ئەو شتەی وت وا کرد وای هەڵ کرد ئەنجا فەرمی ئەمانە کە ئینون ئەوە بێ واجبە داپۆشێ چونکە ئەو کەسانە خۆت لە کۆمەڵگا شتێکیان نەکرد هی وایشمان هەیە ئەفەرمی هی وایش هەیە معروف نەبوو بەوەی کە هەر خەڵک هەڵا ئەژی لەمە کاتانێ بۆشی داپۆشینی کەم و کوڕی و هەڵەکان ئەتوانی لەم دیدگە و پێزانینی هەڵەکان و با ئێمە وهاتیە نەکەین بڵێن هەموو هەڵەیەگە بێ پۆشێت ئەوەی کە بۆچوونی من ئیتر ئەگەر پێکا بێتم لیلا نەپش پێکا بێ شتێکی ترە هیمامان هەیە پێویستەکە هەموو هەڵەکەی بۆ پۆشیت زۆر باشە مەحازەکەی دوایی باز لەوەکەین کە ئەو هەڵەیە کامەیە پێویستە سەتر بکرێ ئەوەی کە پێویستە سەتر نەکرێەوە لە سەتر نەکردنیان پێویستە کەی لێ ئاگادار بکەینەوە دوایی ئێنە سەر مامۆستا حکمی ئەم سەترکردن و داپۆشینە لە ئیسلامدا حکمەکەی چییە؟ ئیسلامی پیرۆز چه حکمێکی بۆ داناوە کە پێویستە موسڵمان لە بەرامبەر بینینی هەڵەی شەخصی موسڵمانێکی بەرامبەریە چۆن چاوپۆشی لێەکە؟ دەرەسڵ ئیشاعەکردن بڵاوکردنەوەی کەم و کوڕی خەڵکی یەکێکە لە صیفاتی منافقین چکە منافقەکان کاتی خۆی لە مەدینە بۆ هەوڵیان ئەدا بوختانیان بۆ مسڵمانانە کرد یەکێک لەو بوختانانە بۆ دایکی مسڵمانان خاتو عائیشەیان کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە ئیشاعیان کرد و بڵاویان کردەوە کە
بختانی ئیفکە ئەوە لای هەمومان ئاشکرا خی گەورە فەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم ئەوانەی کە پێیان خۆشە ویان پێ خۆشە مسلمانان کەم کوڕیان لێ دەرکەوێ بڵاوی بکەنەوە بە تایبەتی بۆ کەسە کان کە خاوەن کەسی چاکن یعنی عیب و عاریکی وایتی نییە بڵاوی کەیتەوە ئەفەرمێ لە خوای گەورە لەهم عەذاب ئەلیم سزای قیامەتی بۆ هەیە کاتانە حرامە بڵاوکردنێک گوناهکردن و لەناو کۆمەڵگا لە یەکترازان و عیب و عاری خەڵک و ڕزەڕاندن ناو زەرگەڕاندنی ئینسانەکان بۆ ئەوەی کە بیشکێنیت بە قەزدی شکاندنیەتی دیارە ئەو بە قەزدی شکاندنی مسلمانەکە لەلایەکەوە مسلمانەکە ئەشکێنێت لەلایەکیش ئەوەیە گوناهەکە بڵاوە پێ بکات کۆمەڵگا هەڵوەشێنێتەوە دوو تاوانی گەورەیە هەم تاوانێکی شەخصیە بۆ کەسە گوناهێکە ئەبێ ئەو گەنیازاکە هەم لە هەمان کاتیشا گوناهێکی عامە چونکە ئێوێ ئەم کەسە ئێوێ لەناو خەڵکا گوناه بڵاو بێتەوە تاوان بڵاو بێتەوە خەڵکەکە لە یەک بترازێ ئەم بڵاوە پێکردنە هەم گوناهگیرەوە جا فەرمەوە لە دنیایشا لە ئاخرەت و لە دنیا و لە ئاخرەت خی گەورە تووشی سزای نەکات چونکە ئەگە خوا نەکردە ئینسان بە کەسێکی قەزی کەسێکی کرد کەسێکی متهم کرد بڵین بە دامێن خراپی ئەگەر ئیثباتیشی نەکرد یا ئیثباتی کرد نەگەیە دەرەجێ خۆی حەدیلی ئەدرێت کاتانە دەرئەسڵ حرامە پۆشینەکەی چاکەیە کە بۆ قیامەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و جەناب بخۆنتەوە من ستر عورة أخيه ستر الله عورته يوم القيامة هر کەسێ عیب و عاری براکەی لە ڕۆژی قیامەتە چەندها عیب و عاری خۆی گەورە دایە پۆشێت مامۆستا ئەم حکومە بۆ دنیاش ئەبێ بۆ منە کورد دەڵێت تەقە لە دەرگایە کەس دەی تەقەت لێ درێتەوە بۆ منەگەم من عیب و عاری برایەکی مسلمانم بپۆشم لە دنیاە ئەگەر بۆ منە خوا نەخواستە لە دنیاە شتێکی دیکە بەسەر مندا بێ و کاتە خی گەورە ئەم پاداشت و ڕێزەش بۆ دنیاش بەکاری نایێنێتەوە بەرامبەر بە من یا مسلمانێکی دیکە بێ هەم لە دنیای بەکاری بۆی ئینشاڵڵا بۆی دێتە دی هەم لە قیامەتیشە هەم لە قیامەتی دێمە وایشە دنیا تۆ سنەتی خواوایە لە دنیا تۆ چۆن ڕەفتارەکەی لەگەڵ خەڵکیش وا خی گەوروای ڕەفتار بەرامبەرتەکە تۆ ئینسان کەسێکی چاک بێ و ڕێک و پێک بێ خی گەورەیش وانەیەکە خەڵکان بەرامبەری چاک بن چونکە کەسێک گەر بوو بە خۆشەویستی خوا و ئەخلاق جوان بوو هیمەتی بەرزەبێ ئەگەر حتا بێباوەڕ و منافق و کەسی خراپیش لەکەداریکە هەر خۆی گەورە لەکەکەی دا ئاپۆشێت چونکە کۆمەڵێکی تریش دیفاعی لەکە پێویست ناکات بەوەی خۆشی دفاع لە خۆی کات لەبەر ئەمە کاتان هەم لە دنیای خۆی گەورە عیب و عارەکەی پۆشێ هەم لە قیامەتیشا خۆی گەورە عیب و عارەکەیش کەواتانێ حیکێکە لەو حەسەناتانە کە لە بینی خۆی و عەبدەکە هەیە بینی خۆی هەیە عەبدەکە چونکە کاتێک کە من هەڵەیەکە بینم لە کەسێک و بینی خۆم و خۆی خۆم دایە پۆشم هەڵەکەی ئەمینم ئەو کاتە لێی معلوم بێ خۆی گەورە چەندەها هەڵ ئێویش دا ئەپۆشێ وەمە یەکێکە لەو کارانەی خالیسان بۆ خوایە جا هەر عەمەلێکیش خالیسان بۆ خوا بوو ئەزانی مامۆستاییان دەرەجەی مخلیسی چەندێکە ئێخۆ مخلیس هەر ئەوە نییە بڵێ من مخلیسم مخلیسی عەمەلی ئەوەیە خالی بۆ خوا هیچ ئیشێکی بۆ کەسە نییە عیبەکەی دا ئاپۆشێ نایلێن ناو خەڵکە کاتانێ ئەمێکێکە لەو دەرجانە بە پێچەوانیش خوا نەکردە ئەگەر ئاشکرایشی کرد گوناهێکی گەورەیە و خەتەرێکی گەورەیە لەسەری خوا پەنامان بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی شیرینی خۆیان فەرمێ خوای گەورە لە هەموو بەندەکان خۆشە بێت تەنها کەسێک نەبێت کە شەو گوناهی کردووە بە نهێنی بەڵام بەیانی لە بازار و لە ناو قەرەباڵخیا سنگ دەرەپەڕێن ئەڵێ من دوێنێ شەو ساڵی ڕابردوو هەمان فلان کات ئەم گوناهەم کردووە ئەم پیاوەم کوشتووە زینام کردووە دزیم کردووە ئەم جۆرە مرۆڤە چیمان پێ دەڵێ لە کۆمەڵگەیە کە خوای گەورە سەتری گوناهەکەی خۆی کردووە هەر خۆی کەشفەکە خۆی دەرەخات و سەتری گوناهەکەی خۆی ناکە ئەوەی کە ئەوە کاری بێت یعنی کەسێکی بێ شەرمە جا کەسێ بێ شەرم بوو لە خوا شەرمی نەکرد لە عەبدی خوا شەرمی نەکرد ئیتر دەستی لێدا بشۆ ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر شەرم نەکات چیەکەی بیکە هیوایە گوناه ئەکات
یا گوناه ئەبینێ بە کەسێک و لەگەڵ چەند کەسێکە گوناهی کرد و خۆی گەورە دەیپۆشیوە ئەم ئەوەندە بێ شەرمە تەحەدای خواکە خوا پەنامان بە عیاذ بالله کە ئەمە حاڵەتێکی زۆر خەتەرە ئینسان تەحەدای خوای گەورە بکات بڵێ من ئەوە گوناهاکە ئەڵێم ئەوە باسی ئەەکەم بۆ ئەوەی کە دەچی ئەبێ با ببێ وەکۆڵێ مەمنونی نهێنی پارێزیەکەی خوانی نیم ئەو کەسەی کە ئەمە حاڵیەتی ئەگەر بەرامبەر بە خۆی بێ خۆی تووشی گوناهەکانەکە چونکە بە لەوانەیە ئەگەر بینی خۆی گەورە عەفوی بکات و لێی خۆش بێ بەڵام کە ئیعلانی کرد لە ڕەحمی خوا و ئەگوازرێتەوە بۆ عەدالەتی خوا عەدالەتی خوای وایە کە کەسێ خوای گەورە خوای جەلە جەلالوه لە هەمومان غیرەی بە قووەترە بەهێزترە إن الله يغار یەکێ لە صفەتەکانی خوای گەورە غیرەی ئەوەیە کە کاتێ عەبدی بە ئاشکرا گوناه بکە عەذابی ئەدا هەم لە دنیا عەذابی ئەدا هەم لە قیامەتیش عەذابی ئەدا لە کاتانە ئەو کەسانە کە مۆجاهەرە ئەکەن یعنی گوناهەکە ئاشکراکەن چی خۆیان چی خەڵکیان یان لە بەیەکۆ کردویانە ئاشکرایەکە بێمنەتە و سەتری ناکە ئەوە هەم کەسێکی وەگوڵی شەیتان ترازانوێتی تازە وای لێکە شەیتان وای لێکە کە نەگەڕێتەوە لە ساعت 25 لەوانەیە بگەڕێتەوە گوناهەکەی کردووە بەڵام شەرمەکە لەناو خەڵکانی لە خوا ترسی برادرێ بۆی گێڕامەوە ئەیوو باوکم لەم ڕۆژانە بوویت یەک نەسیحەتیەکردی نەموجارێک هیچی پێ نەیوتین کە چون بەم لاولا نێوت نوێژەکانتان بکەنەوە بکەن ئەیوو ئەمەن و ئەچین بۆ یاری بۆ شوێنێگەچین یا بۆجێ ئەیوو بۆ هەر شوێنێگەچن خوا لەبیر مەکەن ئەیوو ڕۆژێکیان ئەمە بۆ وتی ڕۆژگەوتی وەڵی باکە بە ئەم باوکەی تۆ زۆر عەجیبە وای لێ کردوین قۆڵی بەستوین وتم بۆ خۆ باڵم چی پێوتوین خۆتوتی نوێژکەن توتی ڕۆژنوتی بابە کەلیمەیەکی گەورەی پێوتوین ئێ باش ئەوەڵێ بۆ هەر شوێنی خوا دێ من بۆ شوێنچم خۆم لەگەڵە ئیمانەکەی تیا بوو خوا لە بیرمەکە دێ وەڵا بۆرجێگەی بچم بمەوێت مەسەنن ئیشێکی ناڕەوا بکەم کارێکی ناڕەوا هەرزەکارانەی خۆمان بکەین دی خوامان لەبیر خۆخوا لەگەڵمانە وەڵی باوکە چاکێمەی بەستوێتەوە دیجای ئەو کەلیمەی باوکمە تەئسیری هەبوو یەک کەلیمەی بچووکیش بوو جا ئینسان ئەگەر خوا لەبیر نەکات یعنی لەوانەیە هیوای گوناهی شەکا بەڵام خوا لەبیر ناکات بەچی ئەڵێ گوناهەکە ئاشکرا ناکەم بەشک و تەوبەی لێ بکەم بەڵام شەیطان خەتەرە شەیطان ئەمەی ناوێت لە ئینسانەکان ئینسانی ئەوێت تەواو کەشفی عەورەتی کات حتا لە ئەوێت ئینسانەکان ڕوت کات ڕوتی جەستەیی نا ڕوتی جەستەیی ناوێ شەیطان ڕوتی ئەوێ وای لێ بکات ئیتر شەرمحایی نەبێ بەرامبەر بەخوا چ بۆ خەڵکی چ من هەموو شتێکی بە ئاشکرا بەسینەوە بیکات و ئەو کاتێک کە وای لێکرد دڵەکەی ڕەشەکات کە دڵەکەی ڕەش کرد و دەوردە ئیتر خوا پەنامان بە دوور ئەکەوێتەوە و ئەبێتە عەبدی شەیطان ئەوە خەتەرە بەڵێ مامۆستا لە زۆر فەرموودەیتردا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر هانی ژن و مێردی داوە کە نهێنی پارێزی یەک بن تەنانەت قورئانی پیرۆز بە لیباس و جلوبەرگی یەکتریان ئەشوبهێنێ کە عەیبە و کەم و کورتەکانی یەکتر بڵاو پێ بکەنەوە ئاشکرای بکەن زۆر جار پێغەمبەری خوا هەڕەشەی توندی لەو ژن و پیاوە کردووە کە نهێنی نێوان خۆیان بۆ دەرو دراوسێ بۆ کەس و کاریان ئەگەڕنەوە بەبێ ئەوەی کە پێویست بێ زۆر جار بۆ منە نهێنی ئیدارەدانی ماڵن نهێنی نەبوونی خواردن و جلوبەرگیان بۆ منە ئەو نهێنیانەی کە لە نێوان ژن و پیاودا ڕوو دەدەن چۆن ژن و پیاو ببنە داپۆشەری هەڵە و کەم و کورتەکانی یەکتر ئەگەر هەیان بێ خۆی هەموو ئەو دوو کەسە کە بنە هاوژینی یەکتر هاوسەری یەکتر لە حاڵەتێکی ئەوە دەرئەچن کە قاڵبێ بگن لە خۆیان ئەچن ئەسڵی تەبیعەتەکەی خۆیان ئینسان کە ئەسڵی تەبیعەتەکەی خۆی بوو جیاوازە کەسێ ناو کۆمەلگا کەسە ناو کۆمەلگا هەندێشتی پێ ناشرین بیکە بەڵام لەگەڵ هاوسەرەکەی هاوسەریەتی خۆی گەورە مەجالی پێداون بۆچی ئەڵێ لە هەموو کەسێ مەحرەمترێتی لە هەموو مەحرەمەکان هاوسەرەکان مەحرەمی یەکترن جا کاتی هەر هاوسەرێ جا چ پیاوەکە بێ چ ئافرەتەکە بێ ڕۆژێ لە ڕۆژان چ ئەو کاتەی بەیەکۆن چ ئەو کاتەی لە یەک جێ ئەبنەوە خوانەکەدا ئەوە هینکەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گەورەترین عەذابی بۆیە گەورەترین عەذاب بۆ ئەو ژن و مێردانن کە شەوان یا بە ڕۆژە لە خەڵوەتە بەیەکۆ ئەبن دوایی دەچن لای خەڵکی باسی ئەکەن خۆ ئەگەر چی شتێکی حەڵاڵیشان کرد بێ بەڵام شتە حەڵاڵەکە کە باس دەکەن لەوانەیە سەرنج ڕاکێشێ بۆ حەرام یا ئەو ئافرەتەی کە لەگەڵ ئافرەتێکی ترا ئەبێ بەیەکەوە دوایی
لە شولاری ئافرەتەکە بۆ پیاوەکەی باس ئەکات گەورەترین گوناهی کردووە، یەکێکە لە گوناهە کەبیرەکان کە گەورەترین عەذابی هەیە، چونکە لەوانەیە ئەو پیاوەبیر وا لێ بکات بەرە ئەو ئافرەتە بڕۆخوا پەنامان بە. هەندێک کە پیاوان بەرە و کاری ناجزێ و خراپ و تێکدانی کۆمەلگا و خێزانی ڕۆشتون لە ئەنجامی خێزانەکەوێ، یا پێپیاوی وا هەیە هاوسەری هێناوە هاوسەرگیری کردووە وازی لێ مکارێکە کەچی بە شانازی و باسی بەعزە مەسائیلێکا لەگەڵ ئەو وام کرد لەگەڵ ژنەکەی شێڵێ لە سبێن ئەوش پێڵێ بالمیثل ئەبێت تەوقعی ئەوە بکات. لەبەرەوەی هەندێک لە پیاوانەیە لە گەنجیا گەنجێکی کردووتە خوادای پۆشیوە خێزانت دروست کردووە، تازە چه داعیە تۆ لێرا بیت سەر لە نوێ لاپەڕەکانی گەنجێتی هەڵبەیت یا جاری وایە خوا پەنامان بە درۆی پێوەکە فشەی پێوەکە بۆ خێزانەکەی بڵێ وام کردو ئەم کردووە. ئەمە یەکێکە لەو کاراڵانی کە کۆمەلگای ئێمە لە ناو هەرزە هەندێک ئەم مەسائیلانە هەیە کە ئەبێ یەکێک لە گوناهە گەورەکان وخوا پەنامان بە ئەو عیب و عارەیە کە خوای گەورە بپۆشیوێتی بەڵام ئەم ئاشکرایەکان و زۆر جاری وا بۆتە تێگانی بینی ژن و مێردەکان، یعنی ژن و مێردەکان لە ئەسەری ئەو باس و خواسەوە لە یەک ترازاون تەلاق کەوتۆتە بینیان ئەمە لە دنیاە و لە قیامەتیشە خوا پەنامان بە لە گوناهەکان. زۆر باش مامۆستا، ئەو هەڵە و کەم و کورتی و نەنگیانەی کە ئێمە لە کەسەی بەرامبەرمانەوە دەیبینین کامانن کە پێویستە بۆ منە سەتری بکەین و بە هیچ شێوێ زمانی تێنەخەین نەبۆ باسیکەینەوە بۆ خۆی و ڕوشکێنی بکەین نەبۆ خەڵک. بەڵام هەندێک گوناهی تر هەن پێدەچێ کۆمەلگە بەرەو هەڵدێران برن، خێزانێ بەرەو هەڵدێران ببن. ئەم گوناه و تاوانان کام کە پێویست ناکە ئێمە بێدەنگ بین لە ئاستیان و لە کاتی ئاشکراکردنیا ئەو کەسێکەیە کە ئێمە پێویستە داوا بسکاڵای خۆمانی لا بین. خودی کەسەکە خۆیەتی حاکمێکە سەرۆکی وڵاتە کۆمەڵگەیە خێزانە کێیە ئەوەی کە پێویستە ئێمە ئەو نەخۆشیی لا باس بکەین. ئەمە بەڕای من ئەکرێ بە چوار بەشەوە. بەشی یەکەمیان هەیە گوناه لە بینی خۆی خۆیاکات. بەڵێ جارێکە وەکوە لە پێشابەتمان خۆی گوناهێکی کردووە هی خۆی ئاشکرا نەکات، عیبی خۆیان. كل أمتي معافين إلا المجاهر. عرضان كل مجاهر كيه وفرمي هم أمتي قابلة وخواي قول عفيك إلا مجاهر. عرضان كل مجاهر هو كبشو جناهي كي كلو بروج أشكلاك بروج جناهي كي بشو أشكلاك. أما يك يا بي لقال كسيك جناها كي كردوه. أشيء وكي أو أشكلاك أو خوينا عليه أو أشكلاك. أما لما يا مثلا كاتك إنسان ل أبينات لدرزي مالكان أو سيري يكتركات متابعي عوراتي خلقكات كمكوريكيتي دراوسيتي يا لمالكها ميواني بوا كمكوريكي لمال بوا أما أمانة بيويس واجب للإنسان شو هر مالك يا شو ميوان بو لجيجايك يا مثلا دراوسي كسيك بو واجب لسري همو كمكوري أو مالا أمين بيت وكو فردي كي خوان بيت نهي خوي نهي أوان أشكرانكات ئەگەر ئاشکرای کرد خوای گەورە وەکو لە سەرەتای بەرنامەکە جەناب فەرموو ئەگەر لە ناو نوێنەکەی خۆشییا بێ خوای گەورە فەضحی ئەکات و ئاشکرای گوناهەکەی ئەکات و با چەند ساڵیشی چوو بێ بەسەرە. هیوا هەبووە ئافرەتی بووە بیستومە کە خیانەتی کردووە لە پیاوەکەی چەند ساڵ بە خیانەتەکەی کردو پیاوەکە پێی نەزانیوە، بەڵام پاش چەند ساڵ خوای گەورە بە بنەی شتێک و فەضحی کردووە چونکە خوای گەورە نەویستووە ئەو عەبدە هار بڕوە فەضح بووە و ئاشکرا بووە ئیشەکەی و کارەکەی و قێزەون بووە لە کۆمەڵگا نەماوەتەوە. ئەمە کەواتانێ ئینسانە بێ خوی پیاهاری خۆی هەمی خێزانی هەمی دەوروبەر و دراوسێ هی خزمی ئەو کەسانی کە ئەچێ بە ئەمینی ئەزانن واجبە لەسەری نەشوێن عەوراتی خەڵکەوێ و ناتەواوی خەڵک و نەکە بینیشی واجبە لەسەری بیشارێتەوە. هی وایشمان هەیە لە جێگە و مۆقعەکە هەڵەیەک لە کەسێکە بینی الدين والنصيحة پێویست ناکە باسی کە ناو خەڵکە بەڵام بینی خۆی بانگی کات ئامۆژگاری خێری بکات کوڕم ئەمڕۆ کە تۆم لەو شتێگەیە بینی من ئەزانم تۆ لەوێ بووی تۆ شایستەی ئەوە نەبوو یاک چەکەم لەو جێگە ئەو ویتانێ من ئاگام لێت بوو یا مەسە پێم زانیتی بەڵام من لای خەڵک نایڵێم بۆ خوا نەسیحەت دەکەم ئەگەر بۆ خوا نەسیحەتی بکات و پێی بڵێ بۆ خوا بێ ئینشاءڵڵا کاریگەری شێ بێ و نەسیحەتە بەڵام لە هەمان کاتیشا نابی بیڵێ بۆ جاری وایە من جارێکیان ئەمە واقع بوو
لەگەڵ برایانی ئاسایش بوو دانیشت بووین باسی ئەم مەسالە نەمانە کرد وتی هەندێک مەسەن گەنجان کچان قوڕان ئەبینی لە جێگایەکە وتی بۆیە نایڵین دەسیمە وتی ئەمە گەربانیان بکەین بۆ بنکە ئەمانە لەوانەیە ئەوە دەستگیران یەک من لەوانەیە لە بری ئەمە کابرا لەوانەیە بیکوژن بەڵام خۆ ئەکرێ مەسەنەن شوێنێکی بۆ نەکەن بۆی پەناگایە بێ بۆ گوناهکردن ئەو پاسەی ئەوە نایێنینەوە بەڵام لەگەڵ ئەوشە سەترکردنی لەو حاڵەتانە یا لە جێگای کچێکە بینێ کوڕێکە بینێ شوێنێک کەسێکە بینێ لە شوێنەکە نەسیحەتی بکاگەری ناسی بەڵام ئیتر پێویست ناکات کە بڵێتەوە بڵێ دنیا خرۆشاوە هەمووی خەریکی فەسادە ئەمانێ نەسیحەتێکی بکە وازی دەبێنێ هیوایش هەیە کارێکی هەڵاکات دزێوەکات بەڵام پێویست ناکە هەموو کۆمەڵگای لێ دیاری لێ کۆمەڵگا چی بکە چکار تەبزیعی کار کراوە مەسە هیوایە پێویستە دائیرەی تەندروستی لێ ئاگادارکەیتەوە مەسەن کەسێک لە شوێنێکە خواردنێکی خراپ ئەفرۆشێ ئەمە پێویستە دایرەی تەندروستی لێ ئاگادارکرێتەوە لە وڵات هیوایە مەسەن مادەی بێهۆش ئەفرۆشێ ژبەر ئەفرۆشێت یا معاملەی پێوەکە ئەزانی لەو جێگا هەیە ئەگەر خوانەکە دەنەیڵێ ئەو مادەیە بڵاو بێتەوە لە وڵاتە چەند کەس مبتەلا بێ مژ لەو شەریک گوناهی شەریکە کاتانە ئەمە پێویستەکە بەڵام چیە ناچێ بەو بڵێت ئەبێ چێ بە جیهەتی معنی بڵێ یا کەسێک خەریکی تەقینەوە یا کەسێک کە خەریکە تەقینەوەیەکە کا لە شارێکە کارێکی تیرۆریستیە کات ئەمیش پێی زانیوە کاتە لەم کاتە و پۆشین حرامۆشین حرامە منۆڵە حەقم نییە بەسەریۆ ئەوە جاکەیفی خۆیەتی و یا مەسەن کارێکی ناشیاو ئەکە ئەی تۆ بەس بەر وەڵا خۆم ناسایشی وڵاتە نیم ئەی تۆ چیت تۆ تاکێگنی لەم وڵاتە تۆ بەرپرسیانی لەم وڵاتە لە هەر بەرگیەکا بێ و لە هەر کارێکا بێ ئێمە پێویستمانە خانەوادی خۆمان کۆمەڵگای خۆمان خاک وڵاتی خۆمان خۆش بێ ئەمە بەرنامە ئیسلام هیواشمان هەیە پێویست دەکات خەڵکی مەسەنەن ڕاگەیاندنێکی لێتی ئەگەینی کە کاری خراپ بەڵام بەبێ ئەوەی تەجریحی خەڵک بکەین مەسەنە لە فڵان شت بووە فڵان کار کراوە ئیسە مەسەن لە ڕاگەیاندنەکان ئەوە بینی مەسەن کابرایەکی دزیەکی کردووە پیشانیا بەڵام داری ناخە فەسحی کا لە ناو کۆمەڵگایە بەڵام پیشانیشی ئەدا ئاشکرایشی ئەکاو بە شێوە ئەو ئینسانیش ئەگەر ئاشکرای ئەو شوێنانە بکە کاتانە ئێمە بکرد بە چوار خاڵۆ هیوایە ئەبێ جێگەی خۆی لە ئاگادە کاتانێ ئێمەی با کۆمەڵگا بزانین ئەی پۆشینێکە لە شریعەتی ئیسلامە کە فەساد دروستکات یا بوختان دروستکات ئەمە بەڵام لە هەمان کاتە هەڵە پۆشینێکیش ئەوەیە کە ئەبێ ئێمەی موسڵمان بە ئاگابین وریابین شتەکان لە یەکجاکەینەوە مامۆستا زۆر جار لە مەجای پەروەردە و بەڕێوەبردننی خێزاندا ئەگەر خوانە خواستە کچێک یا کوڕێک تووشی هەڵدێران یا تووشی خراپە و کێشەیەک بێ زۆر جار باوکەکان ئەیخەنە ئەستۆی دایکەکان کە بێدەنگ بوون و باوکیان لێ ئاگادار نەکردوێتەوە چونکە دایک بە تەبیعەتی خۆی تۆزە عاتفی و هەستێکی زۆری هەیە حەزەکە وەکۆڵێک منداڵەکەی کوڕەکەی یاکشەکەی نەکەوێتە بەر ئیهانە و لێدانی باوکەوە زۆر جار هەڵە و تاوانەکەی بۆ ئەپۆشێ ئەم جۆرە لە پۆشینی گوناه لە نێو خێزانەکەدا کەس لەوەچە سەرنجام مناڵە ئەم کوڕام کچە بەرەو هەڵدێران و کێشەیەکی گەورەترە بە ئەچێتە خانەی کامی یەک لەم چوار جۆرەی کە جەنابەت باس کرد و ئایا ئەمە شێوازێکی دروستە لە پەروەردەکردندا کە دایک باوکەکە لە خراپە و هەڵدێرانی کوڕ و کچەکەی ئاگادار نەکاتەوە یانە دایک و باوک هەردووکیان بەرپرسیارن بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵەکانی پەروەردەی مناڵی پەروەردەی ڕۆشتیان بەتایەتی دایک کە ئەجری زیاتر بەرپرسیاریتەکەی زیاترە کاتانێ دایک و باوکی تێگەیشت و خواناز بن و کەسێک تێگەیشتوە ئەبێ هەردووکیان متتەفیق بن ڕێ بکەون لەسەر ئەوەی کەم و کوڕی مناڵەکانیان بشارنەوە ڕاستکەنەوە نەک بیشانەوە دایک ئەگەرزانی مناڵەکەی کەم و کوڕێکی هەیە خۆی نەسیحەتی بکات پێی بگەێنێت تێیگەێنێ ئەگەر بەگوێی نەکرد زانی لە قۆنەغا بەگوێی باوکان کە بەڵام باوکانش ئەبێ لە ئاستێکانە بن ئەغەن دێ باوکەیە کە گەر بەعزە شتێک ببیسێ لە مناڵەکەی ئەگاتە کوشتن یا ئەگاتە هەڕەشەیەکی وا کچەکە خۆ بسووتێنێ واتە ئەبێ زلەی میهرەبانانە لێ بدەیت خوای جەلە جەلالو زلەی میهرەبانانە لە عەبدەکانی ئەدا عەبدەکەی نەخۆشەکە بۆی
تووشی گوناهی گەورەترە. ئەبێ ئینسانە باوکەکانیش باوکێ بن لە ناو ماڵە بە کەڵکی ئەوە بن قسەیان لەگەڵا بکرێ. باوکی وامان هەیە ئەڵێ مناڵەکەم دایکەکەی پێڵێ مناڵەکەم هەڵەکەی لای خۆی بۆ چارەسەری بگەڕێت، حەلی بۆ بدۆزێتەوە، پێشەوەی کارەکە نەترازێت چارەسەریکە سێکی عینادە. بۆ نمونە کاکەیەک داوای کچەکەیەکات، چەند جارێ داوایەکە، دایکەکە لەوانێ بزانێ پەیوەندی و کچ و کوڕە بێکەوە. باوکی وایە منە عینا چۆن منەی دەمێ هاتووە داوای کرد بی دەرێ کاڵەکە لەما بشارەرەوە، بی دەرێ بە هاوسەرگیریەکەی با بکات. دوایی ئەگەر سەرکەوتوش نەبووی ئەوەیتە خۆی بەرپرسیارە. باوکی وامان هەیە بەداخەوە لە ناو کۆمەڵگادا ئەوەندە توندە دایک ناوێت قسەی لاکە، برا ناوێت قسەی لاکە، کوڕ ناوێت قسەی لاگاکە، ئەگاتی حاڵەتێکی وا زۆر تون ئەگاتە کوشتن بڕین. ئەمە گە بزانێ باوکەکە گەشتوتە حاڵەتی بگاتە حاڵەتی کوشتن هی مناڵەکەی ئەوە ئەولاتوە ئەگەر چی، چونکە ئەگەر لە لایەکەوە لە ڕەوشتێک و ترازابێشتا خۆشانی ئەوە نییە بکوژی، شانی ئەوەی ئیسلاح کرێ کاتەن لەو کاتە لێشات. بەڵام گە بزانێت باوکەکان ئەبێ باوکێ بن تێبگەن لە قسەی مناڵ شێزانی، لە قسەی ژنەکەی تێبگات بۆ ئەم کارەواکە، بۆ ئەمێ کاتان بتوان حەلیکە. زۆر باش مامۆستا کاتێک کە پێغەمبەری خوا فەرمان بە موسڵمانانەکە صلی الله علیه وسلم کە خۆیان دوور بە دوور یان لە ئیزاعەیەکەوە یا لە فەیسبووکان هەڵە و کەموکورتێکی موسڵمانە بینن چاوپۆشی بکەن. بەڵام حکمی کەسێک چییە؟ تەنانەت پێغەمبەری خوا ئیسلام یاسای داناوە ئەگەر کەسێک قسەی بۆ ئەکردی ئاوا چاوی بەملا بەولایە گێڕا وەکو ئەڵێ ئەم قسەی ئەمانەت بێ، ینی تێڕوانینی مرۆڤ بۆ ئەم لە ئەولای خۆی بۆکۆی کە ئەترسم لە درکاندنی ئەم قسەی ئەمە نێنی دانانی ئەم قسەی لای جەنابەت لای کەسی بەرامبەر. حکمی کەسێک چۆنە کە دوای ئەوەی کە پێشی دەڵێ یان دێتە ماڵەکەت میوانتە و خاوەن ماڵ لەگەڵ خێزانەکە تووشی کێشە و شەڕ و ئاژاوەیەک دەبێ، ئەم دەڕوا خاوەن ماڵ پێی دەڵێ ئەڵێ بە ئەم کێشە و ئاژاوە و قسە وتن و شەڕ و ئاژاوای بەنهێنی لای جەنابەت بمێنێتەوە کەچی ئەم لەگەڵ ئەوەشدا سەرپێچی ئەم فەرمانە سەرپێچی ئەم ئەمانەتە ئەکات و ئەی دەرکێنێ. حکمی ئەم جۆرە کەسانە چییە؟ حقیقە لە حکمەکانی ئەوەی خیانەت لە ئەمانەت، خیانەتکردن لە ئەمانەت هەر قسێکی یادەچ یا فعلێکی بینی وتی ئەمە ئەمانەت بێلا، ئەمە هەر کاتێک کە بڵاوی پێکرد و درکانی ئەوە سڕەکەی درکاندووە، کەتمی سڕەکەی نەکردووە. کەتم نەکردنی سڕکە وتی ئەمانەتە لال، یعنی ئەم کەسە هەڵگری ئەمانەت نییە، یەکێک لە صیفەتی منافقی. ئیذا ئوتومینە خانە، جا ئوتومینە ئەمانەتی قسەیش ئەمانەتە، وەکو ئەمانەتی پارە ئەمانەتە، ئەمانەتی قسەش ئەمانەتە، فعلێکیش ئەمانەتە. ئەم شتم ڕوویاوە لێت کاکە جامەیکە میڵێ ئەمانەت بێلات، یا ئەم شتم کردووە لەوانەیە بۆ ئیستیشارەیە پێی بڵێ. ئەمە سڕەکەی کار، ئەمە یەکێکە لەوەی کە یەکێک گوناهی گەورەی کردووە. ئەنجا بەنسبەتی ئەمەی کە لە وڵاتی لە ناو ئێمە شایعە ئەم فەیسبووکەی تۆڕی کۆمەڵایەتیەکان کە پێڵەن فەیسبووک، ئەمە بەڕاستی خەتەرێکی گەورەیشە. بۆ خوای گەورە پێمانە فەرمێ ئیذا جاءکم فاسق بنبأ فتبینوا. خەڵکی مرۆ خەڵکێکی عەدالەت نییە، فاسقە، شتێک ئەنووسێ شتێک گێنێت لەملا ڕسمێک گێنێ لە وڵا ڕسمێکی تر دروستەکە یەکسە حکمی بەزە بەسەرە. ئەها ئەوەی کرد کێڵەوەی تەزویر نییە کردوێتی تۆ ئەو کێڵە خراپەی نەکردووە، یا یەکسەر لە ئەو شتێکی نووسیوە ڕقیدا هاتووە لە سەر خێزانێک شتێک کەسێک خزی نووسیوە، تۆ ئەمی تریش هەمووی لایکی بۆ ئەکات و ئەو تر ئەوەندی بڵاوی پێ ئەکەن، گوناهێکی گەورەیە، تاوانێکی گەورەیە کە هەر شتێک لە ئەسەری ئەو شکاندنی ئینسانانەوە دروست بێت، ئەو بوختانانەوە دروست بێت لەو فەیسبووکە نەگەیتە تحقیقی، نەگەیتە نەتیجەکەی، و ئەگەر گەشتیتە نەتیجەش هەبێ وە گوتوان بەو 4 مەرحەلا بێت تێپەڕێ لەعینە چه حاڵەتێکە دروستە، ئەویژە بێ پرسی شەرع بکات من ئەم شتم کردووە. ئەمە گەنجەکانمان ئەو نەسیحەتیانەکەین، ئەو کەسانی کە ئەچنە سەر فەیسبووک با ئیلتیزامی شەرعیان هەبێ لە بڵا هەم لەوەی کە کاتێک کە شتێک ئەبینێ پێویست ناکە گورج باسی بکات، حرەکەیەکی قەزەون ئەبینێ لە کەسێ تو گورج بڵاوی کەیتە وڵاتی بابس خەڵک بزانێت، نە خەڵک نەیزانی ئەو گوناهە ئەکرێت. هەندێک لە جەریمەکان کە ئەکرێت لە ئەنجامی ئەو ئەفلامانەوەیە ئەکرێت، فلیمانەکە کە جەریمە ئەکەن فێری ئەکەن، ڕاستە لەوە فێر بووە. مەسەلەن جار بە کەسێکیان وتبوو لەم شارا بوو جەریمەی تاوانێکیان کردو، کەتنێکیان کردبوو دزی وشتیوە، وتیوی لە ئەوتیان چۆن ئەمەزانی؟ وتی وەڵا لە فڵان فلیم
کە دراما بینیم ئەویان کردبوو منیش لەوە فێر بوو کاتانێ بڵاوپێکنی تاوانەکان بڵاوکردنی کشتە قێزەونەکان هێشتا کە لە سنوورێکی خوا پۆشراوە تۆ بڵاوی پێەکە کاتانێت ئیشاعی فاحیشەیە ئەمە بەخۆی بزانێ و نەزانێ یا بە تایبەتی ئەو کەسانیش ئەگەر بزانی ڕەخوا پێت وانە ئەم سیفەتە ناشرینە سەتر نەکردوون دانەپۆشینی هەڵۆکەم و کورتی خەڵکی ئەو قاعیدەی بەسرە جێبەجێ ئەبێیان بەسەریا تەطبیقەکرێکە پیاوێک بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر ئەو شتەی من باسی ئەەکەم لەو مرۆڤەدا هەبێ پێغەمبەری خوا فەرمێ ئەوە غەیبەتە ئەگەر تیاشیانە نەبێ ئەو بوختانە ئەمە ژەمان قاعیدە بەسەر ئەو کردارات جێبەجێ نابێ جا ئەگەر تایە هەبێت ئەوە فاحیشەیەکە غیبەت یەکێکە هەم فاحیشەکەیش بڵاوکاتەوە ئەگەر تیاشیانە بێت بۆی دروستەکات یا تایەتی بە ئەندازەی خۆی ناڵێ ئینسانی مسلمان زیادە ڕەوی کرد حتا لەگەڵ ئەو کەسانی کە دوژمنیەتی یعنی دوژمنیشی بێت ناحەزیشی بێ ئەبێ بە ئەندازەی ئینسانەکان ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى أما قاعدة قرآن حتى واما لنا كدجمناتي القبراتي جاء وكيك بباوراني شفرمي كمحاربون لقل أما إيمكم القايك مو مسلمانين مو من برايكي أيتر أوهي بوشونا كان جياوازة إناخو إما السفرية كيموني كوكروتو مسلماني دي لنا أم بوشونا أمان بوشونا كان من جياوازة تشش بيويسا كان من بختان ببخشمو بويك يتر خو ئەگەر نەیبەخشمەوە بڵێم نەمزانیوە لەسەرم ناکەوێت لە قیامەتە بەڵام ئەگەر وتم و واژ نەبوو ئەو کاتە ئەبێتە هەم غیبەتێکە خراپترین و قێزەوەترین ئەخلاقە کە ئینسانی مسلمان ئەبێ لێی بەدوور بێت. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەراوردی دوو کەسمان بۆ دەکا کەسێکی زۆر خراپەکاری بەنی ئیسرائیل سەگێک ڕزگار دەکا لە کاتێکا هیچ عیبادەت و خواپەرستیەکی نییە خوای گەورە بۆی ئەم کردەوە جوانەوە ئیباتە بەهشت ئافرەتێکی دیکەش پێغەمبەری خوا کە باسی ئەکەن زۆر شەو نوێژکار و زۆر چاکەکار و بەڵام سیفاتێکی دوو زمانە و ئەی بۆ ئاری دراوسەکانی هەڵەماڵێ و ئەیبا بۆ دراوسەی تری ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا ئەفەرمێ بە هەزارەها نوێژ و ڕۆژ و عیبادەتیە بێ ئەم کەسە دانیشتووی جەهەنەمە کەواتە ئەمە یەکێکە زۆر لەو سیفەتانی کە مرۆڤ نابێت لە ژیانی ڕۆژانەیە ئەگەم سیفەتەی تیابێت زۆر شانازی بە ڕیش و لە چکو و بە حیجاب و شێوازە ڕواڵەتیەکانی دینی ئیسلامەوە بکە لە کاتێکا کە ئەم نوێژ و عیبادەتە نەیتوانی بێ وای لێ بکە کە چاوی لە ئاز موسڵمانانە باش بپارێزێ. ئێمە لە چمکی عیبادەتە بەشەکانی عیبادەتە دوو جۆر عیبادەتمانەیە عیبادەتێکمان بینی خۆمان و خوای خۆمان ئیلتیزامێتە مەسەوەکو سنەتی ڕیژێڵێتەوە لە چیەکەکە ئەچێ نوێژەکە ڕۆژ و ئەگەن بینی خۆی خۆیت دووهەم عیبادەت کە واجبە لە سەرمان ڕەوشتە بەرزەکانمانە بەرامبەر بە عەبدەکانی خوا ئەبێ ئەمەیشمان بە قەدەر ئەو بێ قاتانی ئەم عیبادەتەی کە بینی خۆمان و خۆی خۆمان ئەبێ وامان پەروەردە بکە وا تەسکیەی نەفسمان بکە وان پاڵافتەمان بکە ببینە ئەو ئینسانەی کە هەموو شتێکی جوانمان ئەوێ بۆ خەڵکی عیبادەت بۆ قیامەت و ئەخلاق بۆ دنیا ئەخلاقەکەمان بۆ دنیاوامان لێ بکە جا بە هەردووکیان ئینسانە چێتە پێشەوە تەنیا بە یەکێکیان ناچێتە پێشەوە وەکو چۆن باڵندەیەک باڵ ناچێت نافرێت بە دوو باڵ ئەچینە پێشەوە باڵێکیمان ئەبێ باڵێکی یەکەممان بینی خۆمان و خۆی خۆمان چینە پێشەوە باڵی دووهەمیشمان باڵی چیمانە باڵی بینی خۆمان و عەبدەکانی خوایە ڕەوشتە بەرزەکانمان زمان شیرینیمان ئەخلاقی بەرزمان جا ئەوەی کە خوا نەکردە بگاتە بابی غەیبەت بوختانکردن فیتنەیکردن لە بینی ئینسانەکانە داپۆشینی عیبەکانی بێ و بڵاوپێکنی فەساد بێتانێ ئەمە ئەم کاتە وإذا تولى سعى في الأرض ليهلك الحرث والنسل والله لا يحب الفساد ئەمانن هیچ خێرێکیان تیان نییە هەر ئەوێ ئاژاوە ببێت ئەمانە بەڕاستی خەتەرترین کەسن لەسەر کۆمەڵگا ئەگەر چی نوێژیشی هەبێ ڕۆژوشی هەبێ ئەو نوێژ و ڕۆژوە نایباتە پێشەوە چونکە نوێژێک ئینسان ئەباتە پێشەوە کە بڵگێڕێتەوە إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر صلاة حقيقي أبي أو بي ڕۆژوی حەقیقی ئەوە بێ لە غەیبەت بپارێزێ زەکاتی حەقیقی ئەوە بێ دەروون پاکاتۆ بە غیل نەبیت فەس خراپن نەبێ بۆ خەڵکی
ئەمانە لە حقیقەتی ئیسلام لە بەرنامە و شەریعەتی ئیسلام بۆ قیام بەرهەمەکەی بۆ قیامەتە ئینا لە دنیا بێت ڕنگدانەوەکەی بۆ دنیا ئێمە ڕنگدانەوەکەی بێ لە دنیاە بێ ئێبێ لە دنیا ئینا خۆ لە قیامەتە نوێشێنە ڕۆژوو هێونە چاکەی ڕاستە هیچمان بەڵام بەرهەمی ئەم چاکانە جا خوای گەورە وەصفی پێشەوای مرۆڤایەتی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وآله وسلم فرمي وإنك لعلى خلق عظيم خلق عظيمة وكان الرسول صلى الله عليه وسلم كان خلقه القرآن يعني ما شلون كوتين محمد صلى الله عليه وسلم شلون كوتين محمد نافرمي بنظريكي دژمن کاری سەری مرۆڤکە هەموو ئینسانەکان بە نسڵەیەکی بەڕائەتی سەیری مامۆستا بەداخەوە لە ئەمڕۆیە دیاردەیەکی دزێ و ناشرین لە نێو ئەندامانی حیزبی ئیسلامیدا لە هەموو سەرانسەری جیهان و کوردستان بە تایبەتی ئەبینرێ کە هیچ چاوپۆشیەکیان بەرامبەر بە یەک نییە بە تایبەت لە فەیسبووکە خواخوای ئەوەیانە کەسێکی بێدین بەڵگەنامەی لەسەر ئەندامی حیزبێکی ئیسلامی بڵاو بکاتەوە بەرامبەرەکەی کە لە حیزبێکی دیکەدا بهێنە بیکاتە نقطەیەکی زوعف لەسەر ئەم برا موسڵمانەی لە کاتێک ئەگەر لە هەردووکیان بپرسی لە هەرسی حیزبی ئیسلامی و لە سۆفی و سەلەفی و هەر کەسێکی دیکە پرسی ئامانجی تۆ چییە یان بۆچی لە نێو ئەم بازنەی دینداریەدا خۆت دەبینیتەوە دەڵێ بۆ ڕەزامەندی خوا بۆ پیادەکردنی شریعەتی خوا بۆ ئەوەی خۆشەویستی و برایەتی دینی دروست ببێ بەڵام سیر ئەەکەی لە فەیسبووکە لە شوێنی دیکەدا هیچ چاوپۆشی و شاردنەوەی هەڵە و کەم و کورتێک لەم ئەندامانە نابینی هۆکاری ئەمە چییە و چۆن چارەسەری ئەم دیاردەیە بکەین بۆچی ئێمە زۆر جار بەرامبەر بە خەڵکانێک کە تەنانەت هیچ التیزاماتێکی دینیان نییە چاوپۆشی ئەەکەین و بە ڕێز و احترامەوە سریانەکەین بەڵام کە هەڵە و کەم و کورتێ لە برایەکی ئیسلامی لە برایەکی مسلمانی خۆمان نەبینین لە 1001 پەیجە و بڵاوی ئەەکەینەوە و عیبدار و شەرمەزاری ئەەکەین بەڕاستی ئەمەی کە ئەکرێت لە ناو فەیسبووکە دوو شتە بەشێکی احتیمالی هەیە کەسێکی جاهیل نەفام نەزان بە ناوی مسلمانێکۆ شتێک بڵاو ئەکاتەوە مسلمانەکان بابەیەک ئەوێ مسلمانان ئاگیان لە یەکتر بێ ئێمەی مسلمان بەداخەوە ڕۆژگارێکی زۆرە ئاوێنە جوانەکەی ئیسلاممان لەت کردووە هەرێکە پارچەیەکی بەدەسەوەیە بەس خۆزگە ئەو پارچەی کە من خۆمی تێئابینم ئیتر نەزانم هەموو پارچەکە لای منە حقیقەتی ڕا لای منێ ئەبێ لەو ڕوانگەوە بێت ئەنجا ئەم ناوانەی کە ناونراوین لە یەکتری ئەگەر بۆ تەفرەقە و جیاکاری و حیزبگەرایی بێ ئەمە کارێکی هەڵەیە و لە شریعەتی ئیسلامە نیمانە ئەمە ئینەمە المؤمنون ئیخوە ئێمە خوای گەورە ناوین ئیسلام ناوی محەممەدی ناوین سەلەفی ناوین سۆفی ئەمەوان پێمان ئەڵێن ئیسلام بەڵام ئەگەر لە پاڵ ئیسلامە ناوێکی ترم نا لە خۆم مەسە من ئەڵێم مەلایەکی ئەبێ بزان ئەو مێزەرم بەسەرۆیە مەلایەکی دینم ئەبێ زیاتر ئیلتیزامم ببێ بەو دینەوە لە یەکێکی تر برایەکمان ئەڵێ من سەلەفیم برایەکمان ئەڵێ من سۆفی برایەکمان ئەڵێ جەماعەت و کۆمەڵگە ئیسلامیانە کە داعین و بانگەوازن ئێمە دوعای خێر بۆ هەموویانەکەین بەڵام لە هەمان کاتیشا ئەبێ وریابن شتێک بڵاو بوویەوە ئەم یەکسەر ڕەدڵفعلی نەبێ بوختانێک کرا خێرانەی لێ بزت چێتە تحقیقی بکات ئەگەر تحقیقیشی کرد و کەم و کوڕیەک هەیە لە بەرام سۆغێ ئەچمە ماڵەوە پێڵم برا تۆ ئەم کەم و کوڕی هەیە نابێ لێ قوبڵکەم انصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما هەرزیان کرد ظالم مەظلوم بسەر ئەخی ظالم فەرمووی فەمسیکۆ ئەنی ظلم بیگرە حتا ئەگەر ئێمە بۆ کۆمەڵگاکە ئەوە نەیشی کە کەسانێکن هەڵگەری دروشمی وەتەنیشن نیشتیمانی غێری ئیسلامیشن ئەبێ کەم و کوڕێکە گەربتە ئەگ تابۆ بکرێت چۆ لە ماڵەکەی خۆیە لە دائیرەکەی خۆیە لە مقەڕەکەی خۆیە پەیامە پێ بێ بڵێ ئەم شتە هەڵەیە مەیکە من بۆ خوا پێتەڵم ئیقامە حوجە بەخوا ئەگەر ئاوە بۆ خوا بۆ یەکتری بڵین سەرکەوتوو ئەبین بەڵام خوا نەکردە ئەگەر من بمە کەسێک بیەوێ برایەک ببێ یا جەماعەتێ بێ شکست بە یەکێتر بێنێ خۆی چێتە پێشۆ بەڕاستی ئەمە هەڵەیەکی گەورەیە مامۆستا ئاسەوار و کاریگەریەکانی داپۆشینی هەڵە و کەموکورتیەکانی یەکتر لەسەر تاک و خێزان و کۆمەڵگە چییە و چه ئاسەوارێ بەجێ دەیەڵێ یەکێکتر جوانترینی ئاسەوار بەجێ دەڵێتەوە قاتانی ئێمە یەکێک لەوانە کە بەجێ ئەڵێ دڵمان پاک دڵ سافی
دڵسافی پلەیەکی زۆر بەرزە بەرامبەر بە مسلمان ئینسان دڵی ساف بوو مسلمانانی لا خۆشەویست بوو کۆمەڵگای لا چاک بوو ئەسڵ لە ئینسانە هەموو الأصل في الإنسان البراءة من كل ذنب أصل الإنسان كإنسان لدايق أبيه تا تاوانێنەکە هیچ نینی کەواتانێ بەرامبەر بە لەگەڵ ئەسڵەکە معاملەیەەکە یەکێکی تر بە هەموو هەر عیبێک ئەبینێ و ئەی شارێتەوە حەسەناتێکی بۆ خۆی زیاد کردوە حەسەناتی بۆ خۆی زیاد کردوە تا ئەڕوات وەهای لێدێ ئەم کەسە ئەبێتە ئەمینی خەڵکی ئەبێتە ئەمینی ئومەت هەموو کەسێک وەگەڵی سەری خۆی پێسپێرێ قسەی خۆی لا ئەکات ئەو کەسانی کە بۆ دراوسەکانیان بۆ کەسەکان کرد کە ئەبێتە ئەمین کە بوویتە ئەمین و داپۆشینیز بووی کەواتانێت ئەمە لەلایەکی تریشۆ تا سڕ و نهێنیەکان ئاشکرا نەکەیت تۆ ئازادی کە ئاشکرا کرد ئەنجا تۆ ئەبیتە عەبدی سڕوکە ئەسیڕوکە نهێنیەکەی خۆ جا نهێنیەکەی خۆت ئەسیریانی خوانی خۆم نە هی خەڵکیشم بینیوە ئەو ئەسیری منە ها لەژێر دەستی منایە نهێنی کەسێک لەژێر دەستمایە پاڵەوان مە هەموو ڕۆژە ببینێ شەرمەم لێکە خوانەکە فەضحم کرد ئەنجا ئەبێت چاوەڕێکم ئەوش چەند عیبی من بڵێ ئەنجا منە مەعەبدیەوە چونکە منیش کەمە کوڕیمەیە من ئەکاتانێ سڕی خۆشم و سڕی خەڵکم ئەسیری دەستمە تۆ کەسێکی بەق بەرزی تا نهێنی لابێت کەسێکی بەرزی نهێنیەکە ئاشکرا کرد چاوەڕێکە نهێنی ئاشکرا ئەکرێت ئەمە بەواقعێک ئەگەر مەجال ما بێ بەسەرهاتێکم بینی برادەرێ بۆی گێڕامەتی کارێکی ناشیا بوو ودی لە کەسێکمە بینی چوم شکوای حاڵم بۆ کرد لای کرد وتی بێ منت بوو وتی دوای هاتوتی تۆ چووی ئەوە کردوتی ئەوتی ئەو پێش ئەوەی هین بێ من چەنەها نهێنی لە لای من بوو بۆی ئاشکرانی کرد تۆ کە تۆ چووی ئەوەی تۆی بۆی گێڕاوەتەوە منیش ئاواکەوەی معادلەیەکە لە بینمانە کاتانی جاری وایە تو خۆت ئەڕووی بەڕێگەڵی کۆم و کوڕی نییە خۆت نیتە بەڵام چەنە هەیە تو من چوزانم ئیسێ من خۆم نابینم خەڵکی منە بینێ کەواتە منیش خەڵکی ئەبینم لێرەوە کاتانێت تا سڕ بپۆشیت بەهشتیش دەستەکەوێت و دڵیشی خۆشە بێ بە قیامەتی خۆت و ئەڵێ ئەمەیەکێکە لە کارە چاکەکانم شانەزی پێوەکەم بەڵام خوا نەکردە نهێنیەکانە ئاشکرا کرد و ئەو کاتە تۆیش هەم تووشی بوختانەبی چونکە بێ ڕەدڵفعل دروستە بیتە ئەو ئەنجا کۆمەڵگا ئەترازێ و کۆمەڵگاش ترازە بە یەک کەلیمەیش بێت خوا نەکردە لەسەر کەلیمەی یەک کەسێکۆ بە یەک وشەی یەک کە حرفێ بنووسێ لە فەیسبووکێکە یا ڕسمێ بڵاو کاتۆ لەوێ بێتە مای کوشتنی کیژۆڵەیەک یا پیاوێک یا کەسێک ئەوش بەشدارێتەوە زۆر باش مامەستا کۆ تا پرسیارم دوو مرۆڤن لە کاتی دۆستایەتی و خۆشەویستی نێوانیاندا هەڵە و کەموکورتی یەکتر ئەپۆشن بە تایبەت لە نێو سیاسیەکاندا سەردەمێک لە نێو حیزبێکدا بەیەکەوە بوون یان لە مزگەوتێکدا بەیەکەوە بوون یا دوو بانخواز و دوو ئیمام لە مزگەوتێکدا هەڵە و کەموکورتی یەکتر ئەپۆشن بەڵام دوایی کە دابڕان و تەفرەقەی ئەکەوێتە نێوانیان کە جوامێری و پیاوەتەکە لەوەدا ئالەم لە حزەی ڕەشداگەڕانی دڵ و دوورکەوتنەوەیان ئالێرەدا عیب و عاری یەکتر بپۆشن بەڵام بە پێچەوانەوە لە یاداشتەکانیاندا لە کۆڕ و کۆبوونەوەکاندا یان لە فەیسبوک و لە هەر شوێنێکی دیکەدا بێ هەڵە و کەموکورتی برا مسلمانەکانیان بە دەرئەخەن ئەم سیفەتە چییە کە سەرەتا ئەم مسلمانە عیب و عاری دۆستێکی خۆی پۆشیوە بەڵام دوایی کە بۆتە دوژمنی یان لە یەک دوورکەوتونەتەوە ئامادەنیم هەڵە و کەموکورتیە بپۆشێ و ئالەم لە حزەیەدا دەیەوێت ئەم پیاوە بەرەو هەڵدێران بێت و لە کۆمەڵگەدا شەرمەزاری بکە ئەمە ئەتوانین بڵێن نەوعێکە لە خیانەتکردن نوعەکە لە خیانەتکردن کەسێک بۆکو برایەک سەی ئەوی کردووە نهێنیەکانی لاوتووە دوای کە لێی جیابووەتەوە نهێنیەکانی ئاشکراکە ئەگەر وەکو ئەمانەت هێ بە لای خیانەتە لە ئەمانەت وەکو سڕێکە لە لای بووە سڕەکە ئاشکراکە هەم خیانەتێکە لە هەموو ڕوانگەیەکەوە شتێکە قێزەونە بەقەدەر هەڵدانەوەی لاپەڕێ عیبوعاری خەڵکی لەسەر لە خەڵکی ئەو نش خۆی عیبی ئینسان خۆزگا بۆ کەسە کە بە عیبی خۆیە مەشغوڵە بێ و نەک عیبی خەڵکی لە بری ئەوی کە خەمی خەڵکتە خەمی خۆتە بێ ئێمە بۆ کەسانە ئەڵین
ئەوەی خەمە مەسەنەی واڵێ لەبەر کۆمەڵگا بۆی ئەو شتەموتۆ بۆی جارێتی دووبارە نەبێت و ئەتوانی شتێ بڵێ ناوی کەس بەزڕێنە تەجروبەیە بڵیت لە ژیانە ئێمە ئەوەمان کرد ئەبوا نەمان کردایە ئەمە کارە نەکرایە بواە با و کاسە نەکرای توان ناویشی نەسڕێنی بەڵام تۆ بتێ ئەم بشکێنیت و بیکەی بە قادرمەیەک و پێی سەرکەوی بەسەر یا بۆ سەرۆ ئەو پلەی کە ئەو پیاسەرەکەوێ ئەساسەکەی بۆشە ئەساسەکەی ڕۆخانە لەبەری هەر بینیمانە من بە چای خۆم بینیمە کۆمەڵێک کە بوون لەسەر ئەساسی غیبەت چوونە پێشوو بەڵام لە ئاخریە خۆیان توانم زۆر باشە کەبەی بۆی نەتوێتەوە بزانێت چونکە خوای گەورەترین مدافع لەسەر ئینسان زۆر باش مامۆستایان زۆر سپاس دەکەین و خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە خوای گەورە داپۆشەری هەڵەوکەم و کورتیەکانمان بێ و شەرمەزاری لای خۆی و خەڵکیشمان نەکە زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەگەیشتنەوەیکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ